سندیکای هونەرمەندانی کوردستان لە کەرکووک بە هاوکاری بەشی ڕێکخراوەکانی مەڵبەندی دووی یەکەتی لە کەرکووک لە هۆڵی شەهید سیروان تاڵەبانی هەستان بە نمایشکردنی پرۆژەی دەخوێندنەوەی شانۆی نماس لە نووسینی کاروان عەبدوڵڵا و سەرپەرشتیاری ئەژین حەمەنووری کە ئەم نمایشە بەرهەمی سندیکای هونەرمەندانی کوردستان لە قی سلێمانیە. ڕێکخراو دیموکراتیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کەرکووک هەستاین بە بانگێشکردنی ئەم تیپە شانۆیە. هەڵبەت ئەم گروپە ئەم نمایشیان هێناوە ئەمە ئەزمونێکی تازەیە لە کوردستانە پێشکەشەکرێ بەم شێوازە نمایش شانۆیگەری شانۆی پێشکەشکرێ و ئەم بەرهەمە هەڵبەت بەرهەمی سندیکای هونەرمەندانی کوردستانە لە قی سلێمانی و خۆشحاڵین کە ئەمڕۆ توانیمانە ئەم هەمانگەیە دروستکەین و نمایشە لە سلێمانیەوە بێنین بۆی لە کەرکووک پێشکەشکرێ. هیوادارین بتوانین لە داهاتوو زیاتر و زیاتر هاوکاری یەکتر بین بۆی نمایشەکانمان بچێ بۆ شارەکانی کوردستان و لە شارەکانی کوردستانیشەوە بێ بۆ کەرکووک. پرۆژەی شانۆیی نماس ئەتوانم بڵێم ئەم پرۆژەیەکی شانۆیی تەواو نییە، ینی هەموو بنەماکانی شانۆی تابێت. تەنها ئەوەیە کە ئێمە دانیشتوین دەقەکانمان لە بەردەمایە ئەی خوێنینەوە، بەڵام جیاواز لە پرۆژەی داخوێنەوەکانی کە پێشووتر کراوە، تەنها کە هەر پرۆژەیەکی خوێنەوەی دەخبێت و تاو. لێرە ئێمە چیمان کردووە؟ هەستاین بۆی کە هەنێک جوڵی کەم تایە، بەڵام لە ڕووی نواردنەوە نواردنێکی تەواوی تایە، لە ڕووی ئەداکردنی حیوانەکانەوە چۆن لە ژانۆیەکی تەواوە لەم پرۆژێشە هەروایە. زۆر جوانە، هەرەوەمان ناوە کسەکەی شەریفی حەماڵ چاودێری مام ئەگەر بۆچ کەسێکی باسکەی